برای ازدواج قصبکی فرمون. برای سروکا پارلمانی برای زان لانن پیوندیدار همون سالا که هادی کارساتی جنوسایتی حلب چدکی نوا بیرمان بو اواده چه بو حلب چاو خلککی کراوا اوای چند سالا که پرسیاره که گورتر بوا و بداخوا ولامکه کچکتر بویا اوش اوای حلب چه پارزگاه که بریاری ام پارلمانه بلم لواقع و معامله کردن لگل حلب چه هشتا وکو کمتر لاداره سربخوی حساب بو دکرد لچند روزی را بردو للایان سروکی حکومت بریا لسر چند پروژه کی گرنگ بو حلب چه درا بلم اوای تا استاجگای پرسیاره بو خلک حلب چه و بو ایمش آیا حکومت پلانه کی گشگیری هيا بو حلب چه بو پرپیدانی حلب چه تلایانی کم بگیتا آستی شارکانی دیکه به تایبتی لشوازی معامله کردن لحلب چه وکو پارزگاه کی سربخو سپاس سپاس کاک مم اسکندر. بنابه یزدان برای سروکا پارلمانی تیم حکومت بخیر به سرچاوان من تشتکی زیده حوالت خونین است آماجه پی بگمله اوکو مدویتن بیجم یاد دلیمه دا وکو هم وکو پارلمانتارک هم وکو حوالاتی که هرم کردستانه با تأکید کردن سر همی وان گله و گازندو دا خازو پیشنیارت حوالان 16/3/2019 دیلشانده که پارلمان کردستان مبستا ساخت کرنا و کاراساتا جرگبر مسردان حلب چکر مخابن اوکو با حلب چکری آسته به قربانی دانه نبویه براستی جی اوکو بسر حلب چهاتی امی بیدارین که کاراسات ویرنگی وقتی هم بیرا خودینی نوه ببنه هیوینه یک رزیو تبایا گلیمه دویا بو اف کاراساتا که همون مروایتیه بو لی مخابن تنه کاراساتا گلی کرده مروایتی و جواک نف دولتی و همو اوری خرایم ناوه مافه مروف هم بر اوه کاراساته و برینا چی را گلی کرد گلی شرمزاره اف کاراساته نبس بشه که هرما کردستان یان باجره که یان کسه که یان لانه که سیاسیه برینا حلب چه برینا دیاربکر برینا موشه و اورفا و برینا مهابات یا دهوک یا قامشلوی یا سلیمانیه یا کرکوکیه برینا مهمیه برینا که الجسته کردستانه دا مخابن افرودانه بردوام خود دوبارت کنه و چونکو موکو گلمه بخونه کریه پندو عبرت ام فایجه بینین نکه جی اهلوه هوله جی هندی ام مجیلی مزایداد سیاسی و ناشرین کرن و کرد کرن و اکودو ام هند مجیلی چاره کرن و برینت خونینین او برینت کو خلقه که خو برانبروه بیدن کری و تنه هلا هیویا گلمه و اگر نه او کل حلب چه بوی شوی کمتر نه با اول هیروشیما و ناکازاکی چه بوی لی مخابن چون کبتنه اینه و امتنه جی مجیلی اکودو اینه ناشرین کرن و کرد کرن و اکودوش برهنده بردوام برینت گلمه برینت جسته ما روز بروژه زدترن و چاره سریوان گلی زحمت لیترن هیوی دارین کو مسئولانه رفتار دیلوان رو دانا بکین و هست مسئولیت بکین و اوکل حلب چه بوی در حقی همی گله کرد و خلک کردستان هاتیه کرن و دویتن هم همیشی خموه که دا بین کل آست و قربانی خلک حلب چه و همو خلک کردستان خدمت بکین گله سپاس زور سپاس گلستان خان. برای سروکا پارلمانی گلستان هیلی دوی هل کفتا خمناک دا سر خود چامینین جبو شهیدین کیمیا باران و حلب چه و همی شهیدین رکارزگاری یا گل کردستانه راست ام همی جبو خلک حلب چه دوی کاراسات دلتازین ده ایشین و بریندار دبین هر سال افروجه نید بیته و اف جانه یا مه همیانه لی بس خلک حلب چه دزانن کل اتوان چند جوارن جبو ایشانا برین اتوان یه روزانه پیدنالن جا اگر وان گازن جهراویین بسر وی خلکی به گناه دا کری وکی زیانی دو خردل و گلک گازن دین فرمسک رجین و گازن بهن خوش کو پتر خلک هان دا حل بکشن دا پتر ببیت اگر خن کاندن و شهید بونوان و پشتی چند سالا ببیت اگر جناف برنا جینات هم بماوی و امدزانین کو آسوارت وان گازا حتی نوکجی لسر جسته وان ماینه و پیدنالن
برای سروکا پارلمانی او عراقا حتی نوکجی هندک واسه حضر دکن اگر دستاج گلک دست کفتین خوبر دنیوک هرم و را دستی وان بکن ده دلووانیه بمبن لی ام نزانین گاوان ویا و شیان ده هندک کاراسات انزده درج اوا چه بوی بسر مداینن زور سپاس لنجخان بەڕێز سەرۆکی پەرلەمان لەنجە دزەیی بەخێر هاتنی شاندی بەڕێزی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەم سەری ڕێز و نەوازش بۆ شەهیدانی کیمیابارانی هەڵەبجە و سەرجەم شەهیدانی کوردستان دادەنوێنم. بەڕێزان ئەرێ کاتی ئەوە نەهاتووە ڕووی داواکاری و گلەییەکانمان بە یەکڕێزی و یەکدەنجی ئاراستەی دەسەڵاتەکانی عێراق بکەین بەرامبەر ئەو هەموو پێشێلکاری و نادادیەی لە دەستور و یاسا کە بەرامبەر هەڵەبجەی شەهید و شەهیدان و هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەکرێت. لە مادەی سێزدەی دەستور هاتووە دەڵێ ئەو دەستورە باڵاترین و پیرۆستترین یاسایە کە دەبێت لەسەر تاسەری عێراق جێبەجێ بکرێ بەبێ ئیستیسنا و هەروەها لە مادەی چاردەی دەستور دەڵێ عێراقیەکان یەکسانن بەرامبەر یاساکان بەبێ جیاکاری ڕەگەزی نەتەوەیی ئاین مەزهب لە مادەی 132 لە بڕگەکانی 1 و 2 چاودێری و ئابووری چاودێری و ببورن قەرەبووکردنەوەی کەسوکاری شەهیدان و زیندانیانی سیاسی دەستی ڕێژێمەکانی پێشووی ڕووخاوی عێراق قیان خستۆتە ئەستۆی حکوومەتی عێراق وە لە خاڵی سێ دەڵێ بە یاسا ئەوانە ڕێک بخرێنەوە. لەو کاتێوە تا ئێستا چەندین یاسا لە پەرلەمانی عێراق بۆ ئەو مەبەستە دەرکراوە. هاوڵاتیانی عێراق لێی سوودمەند بووینە بەڵام تا ئێستا هاوڵاتیەکیش لە هەرێمی کوردستان لەو یاسایانە کە دەستور ڕێی پێدایە سوودمەند نەبووە. بۆ نمونە یاسای ژمارە 16 ساڵی 2010 یاسای قەرەبووکردنەوەی زیان لێکەوتوان لە مولک و ماڵ لەلایەن ڕژێمی پێشووی باسی ڕووخاو. جگەلەوەی کەوا ئەو قەرەبووکردنەوە کاتی خۆی بە زێڕیش بە سعری زێڕ ئێستا لۆیان خەمڵێندراوە. یاسای تایبەت بە ڕەفحا کە ئەوانەی ئاوارە بوون لە خیوەتگای ڕەفحا لە دوای ئینتیفازەی باشوور بە شێوەیەکی خەیاڵی هاتیتە قەرەبووکردنەوە. یاسای قەرەبووکردنەوەی کەسوکاری قوربانیان و شەهیدان سپاس لەنجەخان نیو دەقەمان بدەیە گرینگە چکە زۆر سپاس وەزیرەکان ئەبێ قسە بکەن جوابی ئەو هەموو بەڕێزە بدەنەوە. بەڵێ کاک عەباس. بەنای خوای گەورە بەڕێز سەرۆکی پەرلەمان هەموو ئەو تاروقسانەی لێم هۆڵە کرا هەمووی قسەی باش و پێشنیاری باش و کاری باشن. هیوادارم ئەمانە ببن بە بڕیار بە ڕاستپاردە بۆ حکوومەت هەر قسە لێرە نەمینێنەوە چکە قسەمان زۆر کردووە. من خۆزگەشم دەخواست کە ئەمڕۆکە ڕۆژێکی گرنگ و تایبەتە و هەمومان قسەی تێدا دەکەین. زۆر بە خێراتنیە وەزیرە بەڕێزانە دەکەم بەڵام دەبوو سەرۆک و جێگرەکەشی لێرە بوونایە بۆی هەندێک شتمان هەرنا ئەلحەقی لە کۆتایی ئەم کۆبوونەوەیە ببووایە بە بڕیارێک و بەرهەمێک بۆ خەڵکی هەڵەبجە بمان ناردایە بۆی هەر قسە نەبێت چکە تەقریبەن خەڵک لە قسەکانمان تێری خواردووە. کوردستان بەڕاستی زۆر ینی هەر هەڵەبجەمان نییە ئێمە ینی ئەمفالمان هەیە چیمیابارانمان هەیە لە ناوچەی جیاجیامان هەیە تەختکردنی گوندەکانمان هەیە هەموو ئەم بابەتانە بەڕاستی شتی گرنگن. ئێمە دەبێ هەوڵ بدەین بەڕاستی ئەم حکوومەت و پەرلەمانە پێکەوە بە هاوکار و تەنسیقی بتوانین پرۆژەکانمان بۆ ناوچە جیاجیاکان بە یەکسانی دابەشکەین. بەڵام من دەبوو ئەمڕۆ لەم ڕۆژەیە کە هەموو حیزبە کوردستانیەکانمان لەو پەڕی ناکۆچی دانێستا لێرە ئەگەر خۆیان کۆرە بنەوە پێکەوە ئەگەر تەباو کۆک نەبن بۆ ئەوەی دابنیشن چۆن داواکاریەکانی خەڵکی کوردستان لە حکوومەتی عێراق بکەین وەریگرین حکوومەتی عێراق چۆن دێ خێرمان پێدەکا دەبێ ئێمە خۆمان بە تەبایی پێکەوە یەکدەست و یەک ڕەنگ بچین داواکانمان بکەین و لێرەشەوە پێکەوە هەمومان لە ڕۆژی ئەم ڕۆژە پیرۆزەی کە میلەتەکەمان چیمیاباران کراوە پێکەوە بچونە لە هەڵەبجە کۆبنەوەیەکیان بکردایە پێم وایە بەشی زۆری کێشەکانمان کۆتایی پێدەهات و لەوێشەوە دەیانتوانی زۆر بڕیار بدەن و ناکرێت لەم هۆڵەی پەرلەمان برین فرانکەس خزمەتی ئەم وڵاتەی کرد یان فرانکەس ئەم پرۆژەی کرد. ئەمە حکوومەتی هەرێم و پەرلەمانی کوردستانە دەیکا دەرچوونی پارێزگار پەرلەمان کردوتی خزمەتگوزاریەکان حکوومەتی هەرێم کردوتی هیچی بە شەخسی نەکراوە بۆیە باواز لەم بابەتە بێنین هەموو ناوکۆچەکانمان لەم قسانەوە جارێ دروستە بێ. زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس. دکتۆرە شایان. بە ناوی خوای گەورە بەڕۆز سەرۆکی پەرلەمان شایان کاکە ساڵح سەرەتا هاوخەمی خۆم بۆ هەموو قوربانیان و بەرکەوتوانی چەکی کیمیایی دەردەبڕم.
هیوای شیفاش دەخوازم بۆ نەخۆشەکان. سوپاس بۆ ستافی حکوومەت کە ئەمڕۆ لێرە ئامادەن. بەڕێزان پارێزگای هەڵەبجە پێویستی بە تاقیگەیەک هەیە بۆ پشکنینی بۆ ماوەیی لەبەر دوو هۆکار. هۆکاری یەکەم بۆ شادکردنەوەی منداڵەونبووەکانە بە خێزانەکانیان. هۆکاری دووەم بۆ پشکنینی ئەو نەخۆشانەی کە بەهۆی چەکی کیمیاویەوە نەخۆشکەوتون تا پشکنینی بۆ ماوەیان بۆ بکرێ و بزانین ئایا تەسیری لە جیناتیان کردووە یان نا. و ئەوە بە دەرفەت دەزانم کە داوا لە بەڕێز وەزیری ناوخۆ بکەم ڕێگە بدات بە بینینی دەستگیرکراوانی پارێزگای دهۆک. سپاس. بەڵێ سپاس. کاک حاجی هێرش. بەناوی خۆی گەورە و میرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان من پشتگیری هەموو ئەو وتانە دەکەم کە خزمەت بە هەڵەبجە و هەڵبجەیەکان دەکەن و لێرەوە پێشنیارێکم هەیە بۆ پەرلەمانی کوردستان کە ئێمە 19 لیژنەی هەمیشەیمان هەیە. داواکارم کە بڕیار بدرێ هەر لیژنەیەک بە هاوبەشی لەگەڵ وەزیری پەیوەندیدار لە لیژنەکەی خۆی سەردانێکی مەیدانی بۆ شاری هەڵەبجە بکەن و ئەگەر بتوانین لە ماوە 1 ساڵدا هەر لیژنە یەک کێشەی هەڵەبجە چارەسەر بکە خزمەتێکی گەورە بۆ شارە دەکەین. زۆر سپاس. بەڵێ سپاس. کاک بەڵێن. بەناوی خۆی گەورە و میرەبان بەڕێز جەنابی سەرۆکی پەرلەمان من نامەوێت بچمەوە ئەو بابەتەی کە پەیوەندی بە ناکۆکیە سیاسیەکانی برای بەڕێزم کاک عەباس باش ڕوونی کردەوە کە ئەوە یەکێک لە گیر و گرفتەکانی وڵاتە مەسەلەی ئەو ناکۆکیە کە بەداخەوە نەک لە هەڵەبجە لە تەواوی هەرێمی کوردستان ڕەنگی داوەتەوە. بەڵام ئێمە بۆ خزمەتکردنی شاری هەڵەبجە ینی دووسێ پرۆژەی استراتیژی گرنگە کە ببێ بە بەردی بناغی ینی سەرەتای ئەو ئاوەدانی کە مثلن بۆ هەڵەبجە هەمومان تەمە نایەکەین. یەکێک لە کێشە هەرە سەرەکیەکانی پارێزگای هەڵەبجە تەواو نەبوونی ماستەر پلانەکەیەتی و تا و ماستەر پلانە تەواو نەبێ مەسلەی خزمەتکردن و هەموو وردەکارەی هاوڕێکانم لێرە باسییان کرد لە ئاوادانکردنەوەی هەڵەبجە بەڕاستی جێگەی خۆی ناگرێ. ینی ئەرکی یەکەممان تاواوکردنی ئەو ماستەر پلانەیە بۆ شارەکان. دوو ئێستا ئەگەر بەڕێز جەنابی وەزیری ئاوادانکردنەوە زانەیە ینی یەکێک لەو پرۆژانەی کە ئێستا لە دنیا بە پرۆژەی زۆر استراتیژی بۆ ئاوادانکردنەوەی شارەکان دانرێ مەسلەی جادەی بازنەی دەوری شارەکانە کە بەداخەوە تا ئێستا پارێزگای هەڵەبجە لەو پرۆژە استراتیژیە بێ بەشەوە ئەوە ببێ بە یەکێک لە بەرنامەی کاری حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئاوادانکردنەوەی هەڵەبجە. مەسلەی چالاکردنی مەرزەکان زۆر زۆر گرنگە کە دوو مەرزی هەم سازان هەم ئەوەی هەڵەبجە شوشمێ هەیە ئەو مەرزانە ئاوادان بکرێتەوە هەوڵی بەنێو دەوڵەتیکردنیان بدرێ بۆی ببێ بە سەرچاوەیەکی داهاتەم بۆ پارێزگاکە هەم بۆ خەڵکی کوردستان بەڵام نەبێ بە سەرچاوی قاچاقچێتی و هۆکانی تریش دوای بڵین کاک ڕێبەر و کاک شۆڕ فریاکەون هێزێکیش بنێرن بۆ ئەوێ. مەبەستەکە ئەوەیە کە ئەو دوو مەرزە کاریگەریکی گەورەی لەسەر داهاتە بێ هەم بۆ هەرێمی کوردستان هەم بۆ پارێزگای هەڵەبجە و زۆر زۆر سپاس. سپاس. مژدەخان. سپاس کاک بەڵێن دەستخۆش. بەناوی خی گەورە بەڕێز سەرۆکی پەرلەمان سەری ڕێز و نەوازشدا دەنوێنم بۆ سەرجەم شەهیدان و قوربانیانی هەڵەبجە و شەهیدانی ڕێگای ئازادی کوردستان. من هەڵەبجە وەکو خوێندنگایەکی ئامادەی دەبینم کە قوتعی لەسەر قوتعەکەی نووسراوە زانکۆ لە ناوەڕۆکدا هەر قوتابخانە ئامادەیەکەیە بەڵام بە پارێزگار بوونی هەڵەبجەش هەر بە هەمان ئەو شێوەی کە ئەو ئامادەی و ئەو ناوی زانکۆیەیە کە لە ناوەڕۆکدا ئامادەیە و لەسەری نووسراوە زانکۆ. بەداخەوە هەڵەبجە لەبری ئەوەی لە دوای 100 ساڵ لەبری ئەوەی پێشکەوێ دەبینین کە بەرەو دواوە گەڕێنراوەتەوە جێگەی داخە. نازانین لە چۆ دەست بە ئازارەکانی هەڵەبجە بکەین. بەڵام ئەوەی کە کارم تێدەکات دوای 33 ساڵ
بریندارانی چەکی کیمیایی بەدەست ئازارەوە دەناڵێنن پێویستیان بەوەی ببرێنە دەرەوەی وڵات پێویستیان بەدا و دەرمان و نەخۆشخانەکە هەیە کە بەداخەوە نەخۆشخانەکە بەهۆی ئەوەی کە دوو کۆمپانیا حیزبی ئەو نەخۆشخانەیان دروست کرد کێشەی بۆ دروست بووە کە ئێستا چ لە ڕووی نەبوونی پزیشکی تایبەتەوە چ لە ڕووی ئامێری پزیشکیەوە کێشە هەیە و خۆی پێویستی بە چارەسەرە. 2 ساڵە کراوەتەوە بەڵام کەم و کوڕی هەیە ئەوە جێگەی داخە کە بەرپرسان کوڕانی بەرپرسان و ئەوانەی کە بەرپرسان کە خۆیان لێرە نەخۆشخانەیان هەیە زۆربەی نەخۆشخانە ئەهلیەکان هی بەرپرسانە بەڵام بەداخەوە خۆیان بۆ دانێشە و سەرێشەیەک دەچنە دەرەوەی وڵات بەڵام بریندارێکی چەکی کیمیایی بەداخەوە بە ناومێدی و بە دڵی بە برینداریەوە گیان دەستپێرێ من دەڵێم ئەگەر ئەوانەی کە لە کاتی کارەساتی هەڵەبجەدا ئەو ڕۆژە شەهید بوون ئەوە تاوانەکەی لە ئەستۆی حکوومەتی بەعسە بەڵام ئەوەی کە بە برینداری و بە ناومێدی و بەهۆی بێعیلاجیەوە گیان دەستپێرێ ئەوە تاوانەکەی لە ئەستۆی حکوومەتی هەرێمە چکە دەبوو هەرچیەکمان کردبایە نازی هەڵەبجە و هەڵەبجەیەکانمان هەڵ بگرت باە بەداخەوە من دوو پرسیارم بۆ بەڕێز جێگیری پارێزگار هەیە لەگەڵ وەزیری ناتوانی پرسیار لە جێگیری پارێزگار ڕوونکردنەوەیە بەڕێز سەرۆکی پەرلەمان بۆی بنووسە دکتۆر ئیسماعیل بەڵام کاتەکەم ماوە بەڕێز سەرۆکی پەرلەمان بکە کاتەکەت نەماوە ئێمە دوو دەقە بوو نانە دکتۆر ئیسماعیل دەی دکتۆر بۆی بنووسە تۆ ئەو پرسیارانەی هەتە بەڵێ کاکتۆر مایکەکەت کوژێنەرەوە تەواو ئەو بەرەیە ڕۆژی تەپڵەکە هەمووی تێک چوە بسم الله الرحمن الرحیم بەرێز سەرۆکا پەرلەمانی دەستپێکە ڕێز و سڵاف بۆ گیانێ تەوایە شەهیدێت کارەسەتا حەلەبجە شەهید پاشی ئەم خێرەڕنەکە گەرم شاندێ وەزاریت کەین ئەتبێژم پشتی 33 ساڵان سەر کارەسەتا کیمیابارانە بارانکردنا حەلەبجە حکومداریە هەرێما کوردستانê وفادار نبووە لەگەل کارەساتا حەلەبجە و ئەڤە 30 ساڵە قەردارە حەلەبجەیە و وەکو هەژی خزمەتگوزاری بۆ حەلەبجە نەهاتی نەکردن و هەمی کردەدا و دەستهەڵات یا مقصرە و ئەگەر ژی مخابن شەڕێوانەش 2003 وەرە البەغدا لەسەر پوست و پشک و بەشت حیزبی بووە دەستگەهێک پناوێ دامەزراوە زیندانی و شەهیدان هاتە دروستکردن البەغدا ژبەر شەڕی پوست و بەرژەوەندیت بەرتانک مفا و سوود ژوی دەستگەهی نەهاتە دیتن وەکو خەڵکی عێراقی مفاژە دیتی و چ بۆ قوربانیت حەلەبجە ژوێ دامەزراوێ نەهاتنە وەرگرتن ئەس پیشنیار کەم لژنەکە تایبەت یان بوردەکە تایبەت سەر ئاستێ ئەنجومەنی وەزیران بێتە دروستکردن و ئەرکیڤی بوردی پێداچوونێکی بکەتن بۆ پێویستی و هەوجەیەت حەلەبجە و سندوقێک بێتە تەرخانکردن سندوقە ئاوادانکردنا حەلەبجە و دوو ژێدەر یەدمالی بۆ بێنە دروستکردن ئێک بودجەیەک جواتە سەرۆک وەزیران بۆ بهێتە تەرخانکردن دوو پولێکی فەرمی ئەپناوێ کارەسەتە حەلەبجە بهێتە دروستکردن والكردستان همية بهاي ويبولي بزفريتا في صندوقي وجبركو اس اندام اللجنة يا اوقاف امام بخوشة هرچند وزير اوقاف جلفيرينا هدية خان سباس كاكتور هدية خان برای سەرۆکا پەرلەمانی لە 33 ساڵڤەگەرە کیمیابارانکردنا حەلەبجە ڕێز و سەربەرزی بۆ گیانی پاکێ شەهید و قوربانیین کیمیابارانکردنا حەلەبجە ئەوێن ژلای ڕژێمە بەعزڤە بووینە قوربانی و مەزنترین تاوانێن دژی مرۆڤایەتیە دەرحەقی خەڵکی پارێزگا حەلەبجە ئەنجام داین و هەزاران مرۆڤ شەهید و بریندار بوون کارەساتە حەلەبجە ئێک ژوان زنجیرە کارەسات و جینۆسایدایە کە هاوشێوەی جینۆسایدا ئێزدیان لە شنگال برین و ئێش و ئازارێت وان دکویرن و هەموو ئەو تراژیدیایەن دژی ملەت ئێمە بدرێژیا مێژۆ و دیرۆکێدا هاتینە ئەنجامدان پێدویە ئەم هەموو پێک بەکار بکەین ji بۆ ڕێگریکردن و دووبارە نەبوونا ڤان جینۆسایدا بەرامبەر خەڵکی کوردستانê bi hemû pêk hatên ayinî û netewî حکوومەتا فیدرال پابند بێت دامپێدان بڤان جینۆسایدا بکات و هەموو تاوانبار بچنە بەرامبەر دادگایە و بگەهنە سزایان خۆ پێدویە ئەو دەڤەرێن دهێنە قڕکردن و جینۆسایدکردن بتر و باشتر گرنگی خزمەت پێ بهێتەدان ji قەرەبۆکردن و ئاڤەدانکردن و هەموو خزمەتگوزاری و شایستەی خەڵکی قوربانیا بێت زۆر سپاس سپاس خەدیجە خان
برای سروکی پارلمان سلاو لروحی شهیدان و قربانیانی تراژدیای مرگباری حلبجه وێرای پشگیری هەموو داواکاریەکانی پارێزگای هەلەبجە لە ڕووی تەواوکردنی میلاکات و هەیکەلی ئیداری هەلەبجە وەکو پارێزگا وەکردنەوەی مەرزی سازان و هەموو پروژەکانی تر دوو داواکاری پێشنیازی یاسایی دەخەمە ڕوو یەکەم دەرچۆندنی یاسایەکی تایبەت و سربەخۆ بۆ قەرەبووکردنەوەی تاوانەکانی جینوسایدی هەلەبجە و ئەمفالی دەوەری بارزان و گەرمیان و هەموو ئەو تاوانانەی کە دەرحەق بە گەلی کوردستان کراوە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق چونکە ئەم یاسایانەی کە ئێستا لە عێراق دەهەن بۆ قەرەبووکردنەوەی شەهیدان و قوربانیانی تاوانەکانی جینۆساید و کۆمەلکوژی هیچ سوودێکیان بۆ گەلی کوردستان نەبووە و لە ئێستادا ئەنجومەنی نوێنەرانی عێراق تەنیا ئاعترافی پێکردووە بێ ئەوەی هیچ پابەندیەک بخاتە ئەستوی حکوومەتی عێراق کە ئەمەش ئەرکی نوێنەرانی ئێمەی کووردە لە عێراق و دەبیت کاری جدی لەسەر ئەم بابەتە بکەن. دوام جێگای دەستخۆشیە کە حکوومەتی هەرێم لە جیاتی حکوومەتی عێراق موچەیەکی تەرخان کردووە بۆ قوربانیانی کارەساتی هەلەبجە کە ئەمەش نیشانەی ئەوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان نەک ئەوەنەی سزای نەداوە بەڵکو لە خەمی قوربانیان و پارێزگای هەلەبجەدایە. بەڵام لە ڕاستیدا ئەمەش پێویستی بە ڕێخستنی یاسایی هەیە چونکە موچەی هەمویان وەکو یەکە بەبێ ڕەچاوکردنی ڕێژەی برینداری و ئازاری قوربانیان و دەرچۆندنی ئەم یاسایەش ئەرکی ئێمەیە وەکو پەرلەمانی کوردستان و دەبێت هەولێکی جدی بۆی بدەن. سپاس. زۆر سپاس. دکتۆر زێدان. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەخێراتنی میوانە بەڕێزەکان دەکەین درود بۆ گیانی پاکی شەهیدانی هەڵەبجە و سەردەم شەهیدانی ڕێگای ڕزگاری کوردستان. بەشێکی زۆری قسەکان کرا لەسەر کێشە و گرفتەکانی شاری هەڵەبجە. ئەمن تەوەری کێشەکانم لەسەر دوو بابەتی ئەساسی تیشک دەخەمە سەر. یەکەمیان کەرتی پەروەردە و خوێندنی باڵایە. لە دوای کارەساتی هەڵەبجە تا ئێستا بە پێویست ئەو دوو کەرتە لە شاری هەڵەبجە گرنگی پێنەدراون. کەمی قوتابخانەکان و خراپی قوتابخانەکانی ئێستاشی و کەمی میلاکی پەروەردە گرفتی ئەساسین لەسەر خوێندن و ناوەندەکانی خوێندنی پەروەردەیی لە شاری هەڵەبجە. و لە ڕووی خوێندنی باڵاش زانکۆ لە ساڵی 2010 لە کابینە شەشەمی حکوومەتی هەرێمی کوردستان دروست کرا کە 200 دۆنم زەوی بۆ ئەم کەمپە تەرخان کرا بەڵام بەداخەوە تا ئێستا تەنها 3 کۆلێژ دروست کراوە. لەم 3 کۆلێژەشدا بە پێی پێویست ناکرێت یاخود بە پێی پێویست وانەکان و خوێندنی تێدا شوێنی قوتابیان نابێتەوە کە ستافی ئەکادمی ئەم زانکۆیە تەنها 163 مامۆستایە و 14 بەشی زانستی لە خۆی دەگرێت. لە کۆی گشتیدا 3053 قوتابی هەیە. تەنها 448 فەرمانبەر لە خۆی دەگرێت. ئەو شوێنە فراوانەی کە لە سنووری هەڵەبجەیە و ساڵانە دەیان قوتابی یەکەم لەسەر ئاستی پەروەردە و لەسەر ئاستی وەزارەتی خوێندنی باڵا لەو دەڤەرە هەن بەڵام بەداخەوە لە ڕووی کەرتی پەروەردەی و خوێندنی باڵا بە پێی پێویست گرنگی پێنەدراوە و ئەم زانکۆیە کە تەنها 3 کۆلێژی بۆ دروست کراوە تا ئێستا دەواازەی چوونە ژوورەوەی ناو زانکۆی نییە و پاسەوان نییە لە ناو زانکۆدا هیچ پۆلیسێکیشی بۆ دابین نەکراوە کە نووسراویش بەرز کراوەتەوە ئێستا لە وەزارەتی ناوخۆیە بەشێک کەوادێری بە پاسەوان دابین کراون بەڵام بەبێ چەکن وەکو پۆلیس ڕەزامەندیان لەسەر نەدراوە. بەڵێ کاکچیا سپاس کاکتۆر. ماوە. سپاس. بەڕێز سەرۆکا پەرلەمانی چیا حەمید شەریف سەری ڕێز و نەوازشێ بۆ شەهیدن حەلەبجە و بەژنە خوچەمینم بۆ شەهیدن حەلەبجە و بۆ یەکایەکە خەڵکی حەلەبجە. خۆزگا ئەڤروکە حکوومەتە مرکزی بەغداد داخوازە لێبوورینە ژە گەلێ کوردستانê و تایبەتی خەڵکی حەلەبجە کردبە و هەر ساڵ جە داخوازە پێتیڤە حکوومەتە عێراقی داخوازە لێبوورینش خەڵکی حەلەبجە و گەلێ کورد بکرد و هێچ تەکێمە. من تێبینێکل سەرڤێ کومبوونە هەبوو ڕێژەمە هەری زێدەڤان پەرلەمانتارا داخواست کرد کە کومبوونەل باژەرێ حەلەبجە بێتەکردنێ بەس مخابنی بە نەهاتەکردنێ باشتر بووە ئەم کومبوونە مەزووتر کردبووە و ئەم دەستێکی تژی دگەل جنابێتوان وەزیرا مە ئەو خزمەتگوزاری و ئەو پرۆژە پێشکەشی خەڵکی حەلەبجە کردبووە کو ئەم دەستڤالە نەچن نەتەنها کومبوونەک بێت گوشلای ڕاگەهاندنە و ئەعلامی بە بێتەکردنێ کە بەلێ کومبوونە هاتەکردنێ
هیویدارم پشتی سالک دی اف جنابت وزیر بجنما بله اف تشتمو ما بو حلبچه و سال دا کرد دی گلک باش بد موید بابتا که باز بکم پیتویا زیادت شنای نیف دولتی و امگرینگی بدن جنوساید حلبچه و قربو کرنوان و او چکت کیمیایی که هاتم راستی و اگر ما حلبچه پاراست بیشراه جنوسایدی و مگرینگی دا بیا شنگار سرمدان هات و افرین سرمدان هات و باجرندین پارچین دیج کردستان سرمدان هات و هیویدارم پشتی و کمبونه یادداشت که تایبت بیت روانه کردن با همی قنصولا و نونراتیت حکومت بیانی کردستان و کوپشتوانی جنوساید بکن بسیاره که جناب وزیر نافخوم هیا بوچی حتی نوکه جلای کارگیری و اداری و دستحالات تایبت بو حلبچه نهات دانن حلبچه فرقاوی و باجرک و شاروچکه که نورمالینه حلبچه وکو پارزگه چه فرقه که دیگل باجرک بچوک به دستحالات ویدارم زیترین کار سرهنده بته کنه او دستحالات اداری و کارگیری بته زفراندنه بو حلبچه و زور سپاس سپاس کاک شمو برای سروچ پارلمان لەو ڕۆژەدا درود بۆ گیانی پاچی شەهیدانی هەڵەبجە بە پێویستی دەزانین چەند پرۆژەیەکی استراتیژی بۆ پارێزگای هەڵەبجە زۆر پێویستە لەبەرەوەی حکوومەتی هەرێم هێشتا بە تەواوی لە قەیرانی دارایی دەبێت بەڵام دەتوانرێ بە قەرزی درێژخایان یا بە ڕێگەی شەراکە بین قتاع عام خاص ئەو کارە ئەنجام بدرێت ئەمەش سەرباری ئەوەی لە هەلی کاری زۆر باش بۆ هاوڵاتی پارێزگای هەڵەبجە وەک دروستکردنی ڕێگای بازارچەی سازان و پردی سازان و فراوانکردنی ڕێگای مەرزی تەوێڵە و گۆڕەپانی مەرجەکە یا دروستکردنی ڕێگای جێگرەوە و فراوانکردن و چاکردنەوەی ڕێگای مەرزی پشتە دروستکردنی ناوچەی بازرگانی ئازاد لە هەڵەبجە دروستکردنی ناوچەی پیشەسازی قورس و خۆراک دروستکردنی پرد و بەنداوی تەنجی کە داوایەکی هەرە سەرەکی دانیشتوانی پارێزگای هەڵەبجەیە دروستکردنی بەنداو لە تۆقود وە تەنجی سەید محەممەد بە مەبەستی ڕوبەڕووبوونەوەی و شکبوونی ڕووباری سیروان و کەم ئاوی لە ناوچەکەدا و دابینکردنی بنزەیەکی تایبەت بۆ بڕیاری ژمارە 20 ساڵی 2014 کە تایبەتە بە دەستنیشانکردنی پارێزگای هەڵەبجە بە پایتەختی ئاشتی کوردستان ئەمەش پێویستی بە دابینکردنی بنزەیەکی تایبەتی ساڵانە و دروستکردنی هۆڵ و شوێنی شیا و بەیادەکە هەیە زۆر سپاس سپاس کاک شەمۆ شیرین خان بەڕێز سەرۆکی پەرلەمان لە یادی 33 ساڵەی کیمیابارانی هەڵەبجەدا درود بۆ ڕۆحی شەهیدانی هەڵەبجە دەنێرین دەمەوێت لە دەستپێکدا ئەوە بڵێم تکایە کەس نیشتیمان پەروەری بە ئێمە نەفرۆشێتەوە ڕەنگە کەس لە ئێمە زیاتر قوربانی دەرکتری بێنن بە قوربان قسەی خۆت با پەیامەکەم بگەێنم بەڕێز سەرۆکی آخر پەیامەکەت خەڵک ئیستیفزاز دەکات ئەو جاش و مستەشاری خۆت بکە باسی خۆم دەکەم خەمت نەبێ ئەو جاش و مستەشارەی لە تەمەنی 6 مانگیدا منی ئەنفال کرد کە سوکارە پلەیەکەکانمی زیندە بەچاڵ کرد